لاانەو ئاری سڵاوتان لێبێت بەیانیتان باش هیوادار مەر باش بن اینجا با یەک نمونەی بچوو کە پێ بڵێم لەسەر ئەو وچەی کەوت سلێمانی خەریکە بێتە پایتەختی تەندروستیش هەر دوێنێ کە ڕۆژی هەینی بوو لە یەک کاتە دووشتی زۆر گرنگی تەندروستی لە شاری سلێمانیا بەڕێوە چوو. یەکەمیان بۆ یەکەم جار پزیشکێکی کورد لە پسپۆڕەکانی قوڕگولوتە توانی کتێبێک بنووسێ و کتێبەکەی تێدا کۆمەڵێک بابەتی زانستی و چارەسەری زانستی شی بکاتەوە و هەروەها هەر لە هەمان دیدارە لە ناساندنی کتێبەکەیە کە چەند پسپۆڕێکی تایبەت با بڵێن بێکەوە توانیویانەوە کتێبە بنووسن. هەر لەوێ نەشتەرگەریەک ئەنجامدرا کە ڕاستەوخۆ نەشتەرگەریەکە لە سلێمانیەوە ئەنجامەدرا و دەگوازرایەوە بۆ یەکێک لە زانکۆ پێشکەوتوەکانی ئیتاڵیا لەوێ وانی لەسەر دەخوێنرا لەو زانکۆیە. لە هەمان کاتە لێرەش لە ئەوتێرگران ملیۆم ینی هەر لەگەڵ ئەو بابەتەدا کە هەبوو لە هەمان کادا لێرەش دەستپێکی دیدارێکی نوێ کە بۆ یەکەمین جارە دیدارێکی هاوشێوە لە شاری سلێمانی با بڵێن لەسەر تاسەری هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیشدا بەڕێوە بچێت کە ئەم دیدارە تایبەتە بە کارمەندانی تەندروستی و پەرستاران کە ئەمە تەنها لە یەک ڕۆژە دوو بابەتی تایبەت بوون لە شاری سلێمانی کە ئەنجامدران. من ئێستا لە بڵێن دیداری پەرستاران و کارمەندانی تەندروستیم لە سلێمانی کە یەکەمین دیدارە و دووەمین ڕۆژێتی و کۆتا ڕۆژێتی لێرە دوو ڕۆژە با بڵێن دوێنێ ڕۆژێکی پڕ لە چالاکی بوو بەشێکی زۆری بەرپرسان لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراق سەر ئاستی دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقیش بەشداریان لە ئەم دیدارەتا کرد. لێرە وتی خۆیان هەبوو قسەی خۆیان هەبوو کۆمەڵێک بابەتیان گەنگەشە کردووە کۆمەڵێک پانێڵ لێرە ئەنجامدرەکەم ئەم پانەڵانە سەرجەمیان بابەتی گرنگ و بابەتی هەنووکەی ئێستای کەرتی تەندروستی بوون کە پەیوەندیدار بوون بە کارمەندانی تەندروستی و پەرستاران. وەک دەزانین لاانۆ ئاریانی ساڵانێکی زۆرە کەرتی تەندروستی بەدەست ئەو کێشەیەوە دەناڵێنێت کە بابەتی کارمەندانی تەندروستی و پەرستارانە لە کەمیان و لەوەی کە دامەزراندنیان نییە و ساڵانەش ڕێژەیەکی زۆر لە کار با بڵێن بابەتانی کە پەیوەندیدارن ئەو کۆلێژانەوە ئەو شوێنانی کە پەیوەندیدارن بە بابەتە تەندروستیەکانەوە با بڵێن هەنگی دەرچوونەکەن و پسپۆڕی دروست دەبێت لە نێو زانکۆ پەیمانگاکاندا وە هەلی کاری و هەلی دامەزراندنیشکەمە بۆیە تەوەری سەرەکی و گفتوگۆی سەرەکی نێو ئەم دیدارانە ئەمە بووە و دوێنێ هەر بۆ هاوەزیری تەندروستی خۆشی کە لێرە بوو زۆر بە وردی باسی ئەو کێشانی کە و زۆر بە وردی باسی لەوە کرد کە بەڕاستی کەرتی تەندروستی لە ئەم بارودۆخی ئێستادا پێویستی بە چارەسەرێکی جدیتر هەیە. ئەمەش لێرە ینی لێرە هەم باسی کێشەکان دەکرێت و ئەوەی کە گرینگە لێرە باسی چارەسەریەکان دەکرێت. کێنەوانی کە لە کۆنفرانسەکە بەشدارن ئەمیریانی بەپێی زانیاریەکانی لای ئێمە زیاتر لە 500 پزیشک و پەرستاری عێراق و هەرێمی کوردستان تایە بەشدارن بەگشتی زیاتر هەر لە عێراقا بەشدارن یا میوانانی بیانیش بانگێش کراون بۆ کۆنفرانسەکە. باش من وەڵامی پرسیارەکەت بەجێ هەڵم بۆ کاکشوان. کاکشوان بەڕێبەری کارژێڕی ئیڤێنتەکەیە لەگەڵ ئەو زیاتر گفتوگۆکەم. کاکشوان ئاریە پرسێت کێنەوانی کە بەشداریان کردووە لە ئیڤێنتەکەیە ئەوانی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانان کێنەوانی کە لە دەروی هەرێمی کوردستان و بەشداریان کردو کێن؟ بەخێراتتانەکەم دووبارە دەستان خۆشە بە کەناڵی کورسا زۆ سپاس. طبعاً ئەو خەڵکانی کە لێرە بەشدارن پێکاتوە لە تقریبان سێ جۆر کەسی جیاواز کەسانێکن کە لە دەرەوەی عێراق هاتوون کە بەتایبەت داوەت کراون و تیانە هەیە سپیکەری نێودەوڵەتی هاتووە لێرە لە پانێڵەکانە پانێڵی هەبووە و هەروها بێتەوە خەڵکانی کشمان هەبووە هەر لە دەرەوە هاتوون لێرە سپیچیان هەیە پرێزنتەیشنیان هەیە. لە ناوخۆی عێراقیش لە بەشی جنوب خەڵکێکی زۆر هاتووە و کۆمەڵێک مامۆستا و کۆمەڵێک پرۆفیسۆر و دکتۆر بێچکە نەقابەی بەغا کە هاتوون لێرە میوان و پانێڵیان هەیە لێرە. ئەوەشی کە عیلاقی بە هەرێمی کوردستانەوە هەیە بۆ یەکەمین جارە کە سندیکاکان هەمویان بەیەکەوە سندیکای کارمەندانی تەندروستی لە هەرێمی کوردستان کە لێرە بەشدارن و هاتوون هەموو ئەو بابەتە گرنگانی تایبەتە بە مۆزوعی کارمەندی تەندروستی و تایبەتە بە پەرستاران لێرە باسەکرێت. باشە کاکشوان لێرە دوێنێ کۆمەڵێک بابەتی گرنگ باسکرا کۆمەڵێک کێشەی ورد دەستخرایە سەری و کۆمەڵێک چارەسەریش باسکراوە بەرپرسانیش لێرە ئامادە بوون وەزیر لێرە ئامادە بوو بەرپرسانی تەندروستی با بڵێن پارێزگای سلێمانی لێرە ئامادە بوون یعنی ئەوانی کە توانای چارەسەریان هەیە لێرە ئامادە بوون چی وترا چی کرا پێشنیارەکان چۆن پێشوازی لێکرا. طبعا ئەوەی کە لێرە جێگەی خۆشحاڵیە جەنابی وەزیر لێرە ئامادە بوو وەکیل وەزیر لێرە ئامادە بوو ئەو خەڵکانی کە بڕیار بەدەستن و دوو ڕۆژی تر ئەتوانن کە قەرار بن لەسەر ئەم بابەتە زۆ بەڕاشکاوانێ لە گفتوگویەکە کە پێم وابێ یەکەم پانێڵ بوو پێم وایە
یعنی هەموو ئالانگیرەکان بە زۆ بە ڕاشکایی باسکرا و خەڵکێکی زۆریش مشارەکێکی زۆ باشیان کرد لێرە یەکە بەیەکە دەستیان خسەسە کۆمەڵێک برینەکان یەک شت هەیە زۆ گرنگە حەزەکەم باسیکەم لێرە ئەوش بابەتی چیە بابەتی ئەوەی ئەو کۆنفرانسانی کە بەعادەتەن ئەکرێت کۆمەڵێک ڕاستپاردە هەیە ئەم ڕاستپاردانە دوای بەجێ ئێڵرێ و خۆشبەختانە لێرە سەرۆکی لیژنەی زانستی کە جەنابی دکتۆر محەممەد عمەر زۆ ماندوو بۆ لەگەڵمانە هەموو ئەو مۆدیرێتەرانی کە لێرە پانێڵەکان بەڕێوە بن دوا بە دوای پانێڵەکە دابەدای پانێڵی خۆیان راپۆرتێک ئامادەکەن لەم راپۆرتە باسی هەموو کێشانە ئەکەن کە دەستیان بۆ بردەوە ئەو خەڵکانشی کە لێرە مشارەکەن ڕاستەخۆ لێرە قساکەن هەمویانەکەن بە ڕاستپاردەیە بۆ هەر یەکێک لە پانێڵەکان بۆ هەر یەکێک لەو خەڵکانی کە بەشداریان کردو چوەکو لایەنە چارەسەرەکان ئەو کێش و گرفتانەی کە باسییان کردووە ئەکرێ بە راپۆرتێک و دوایەکرێ بە ڕاستپاردەیەک و ئێمەش لە ئەجەندایەکە ئەجەندایکی تایبەت نوسخەیەکەنێرین بۆ سەرۆکایەتی تەندروستی بۆ خودی جەنابی وەزیر کە لێرە دوێنە دانیش لەگەڵا قسەمان کردووە زۆریش بە ئەو پەڕی خۆشحاڵیەوەتی من چاوەڕێی پاکێجەکەتانم و هەروە بێتەوە بۆ بەڕێبەرانی تەندروستی سلێمانی و بۆ خەنی باڵا و زانکۆی سلێمانی و هەروە بێتەوە وەکو ئەجەندایەکیش بۆ کارمەندانی تەندروستی بۆی کە ئەم شتە لەوە تێپەڕێکە تەنها شۆیەک بێ چکە ئێمەگە هەر قرار وابێ دابنیشین لێرە قسە بکەین هەمومان قسەگەرێکی باشین هەمومان خەڵکانێکن حەزمان بە قسە و قسەی باشەکەین بەڵام ئەگەر بێت و لە قۆناغی قسەوە نەچێتە قۆناغی جێبەجێکردن پێم وایە بێ ئێمە شتێکی باشمان نەکردەوە ئەمە یەکەمین دیدارە ئومێدتان وایە کە دیداری دووەمی کارمەندانی تەندروستی پەرستاران دانیشترێ باسی پێشکەوتنی ئەم کارتە بکرێ باسیەوە بکرێت کە چۆن وەکو سیستەمە نوێیەکانی جیهان کە ئێستا کاری پێکرێت لە سیستەمی ژیری دەستکرد و لەم بابەتانە یعنی لە دیداری دۆمە واز لە کێشە و گرفتەکانی کەرتی تەندروستی بێنین باسی پێشکەوتنەکان بکەین ئومێد هەیە بۆ ئەو ڕاستپاردەی کە لێرە پێشکەشەکرێوازی لێ ناهێنین لە ئەمە قرار وایە ساڵی داهاتوو لە شاری هەولێری خۆشەویست بکرێت بە دڵنیایی جەنابی وەزیری زۆری پێخۆش و خۆی بە تایبەت داوەتی کردین وتی ئێوە مادەموکو ڕێکخراوی ئایتۆ ئۆرگانایزەری ئەم ئیشەن پێم خۆش لە ساڵی داهاتووە بێنە هەولێر ئەم ئیڤێنتە لێ بکەن ئێمە دانیشتێکی تایبەتمان لەگەڵ جەنابیان ناکرد باسی ئەم کۆنفرانسەمان بۆ کرد باسی ئەومان بۆ کرد کە چەند پامێکی گرنگ و پامێکی وردمان هەیە لە پشتی ئەمەوە بۆیە زۆر بە خۆشحاڵی ئێمە لە ساڵی داهاتووە یا 2 ساڵی داهاتوە بە دڵنیاوی لە هەولێر ئەیکەن بۆ مۆزوعی ئەوەی کە باست کرد مۆزوعی ژیری دەستکردەوەیکە لە بابەتە هەنووکیەکان کە لێرە باسەکرێ ئەمڕۆ لە پانەڵگانە باسەکرێت خۆی ئەمە بناغەیەکە لە بناغەیە دایمەن توی باسی کێشەکانی خۆتەکەی باسی مشی لە ناڕەحەت ئەو ئەڵەنگەکان وەڵاهی ئێمە ئەگەر بێت و ئێمە تەنها ئەمە دەستپێکێکە لە ئینشاءالله لە کۆڕبەندی دۆمە لە دیداری دۆمە بە دڵنیایی کۆمەڵە پاکێجی تریشمان هەیە چ کۆمەڵە بابەت هەیە زۆر تاکوی ئێستا دەستی بۆ نەبراوە بۆیە ئێمەمانە جارێن نێوماڵەکە بە مەزبوطی ڕێکخینەوە و دوایەوە ئامادە بین چکایەکی لەو خاڵانی کە باس کراوە چۆن بتوانین ئێمە ئەو ستانداردەی هەیە کە بۆ مۆزوعی پەرستار و کارمەندی تەندروستی تو یەک شتە بوو زۆر جوان بوو دوێنێ باس کرا باسی چی کرا باسی کەرتی گشتی و کەرتی تایبەت کرا یەکێک لەو کێشانەی کە ئەمڕۆ هەیە هاوڵاتیەک دکتۆرای هەیە بەڵام هەر بە نێرسی ماوەتەوە هەمان ئەو پارەی هەیە کە لەو پێشیشی گرو هەمان ئەو بڕپارەی هەیە چۆن ئەمە حل بکەین چۆن ئەمە چارەسەر بکەین دوێنێ دیبێتێکی زۆر تایبەت هەبوو لە پاناڵەکە لە کەرتی گشتی کەرتی تایبەت کەرتی حکومی کەرتی ناحکومی بە دڵنیای بێت دەڵام کاریگەریکی زۆر باش بەجێ هەڵێ و ئومێدمان وایە و زۆر دڵنیاشین لەوەی کە هەنگاوی زۆر باشتر بەدوایێت زۆر سپاس ئاری وەڵامی پرسیارەکە وەرگرت وایە ئەمیر گیان بێگومان دەست خۆش وەڵامی پرسیارەکەم وەرگرت سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەشت شتێک ماوە باسی بکەیت زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ تۆ ئەمیر گیان دەست خۆش بێت سپاس بۆ میوانەکەش